وەڵە بەڕێزان دۆسیەی ئەم شەومان دەکەینەوە سەبارەت بە هەڕەشەکانی ئەمریکایە لە عێراق کێشەکانی عێراق هەموو لایەک باش دەزان عێراق کۆمەڵی کێشەی زۆری هەیە لە بواری ئابووری ئەمنی سەربازی وزەش ئەمانە کۆمەڵەیە کێشەن و ئەمریکاش هەڕەشەی جددی لێ کردوون ئەم دۆسیەیە دەکەینەوە میوانێکمان لەگەڵدایە لەگەڵ میوانەکەمان گفتوگۆ و قسەی زیاتر دەکەین میوانەکەمان زۆر بەڕێز باڵوێز دەگڵۆس لۆتە باڵوێزی پێشووی ئەمریکا لە ناتۆ ڕاستەوخۆ لە واشنگتۆنەوە لەگەڵماندایە جەنابی باڵوێز سڵاوتان لێبێ گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لە ژووری هەواڵی کوردستان 24 با لە قەیرانی وزەوە دەست پێ بکەین ئەمریکا چیتر ڕێگەل نادا عێراق گازی ئێران هاوردە بکات ئەمە چی دەگەیەنێت بۆ عێراق پەیامەکە لەلایەن ئەمریکاوە ئەوەیە ئەم ئیدارەیە ئیدارەی ترامپ بەنیازە ئەوەی ناوی لێناوە سیاسەتی زۆرترین فشار بەسەر ئێران جێبەجێ بکات ئەمەش سنوورداریەکانی عێراق یاخود کڕینی گاز لەلایەن عێراقەوە بۆ ئێران سنووردار دەکات زۆر باشە جەنابی باڵوێز بۆ خۆتت باش دەزانم عێراقیش باش دەزانێ گازێکی زۆر لە هەرێمی کوردستان هەیە هۆکار چییە عێراق نایەوێت سوود لە گازی هەرێمی کوردستان وەربگرێت کە دەتوانێت بۆ هەموو عێراق بڕوات بۆ دەیەوێ گاز هاوردە بکات لەگەڵ هاوڕام باشترین مامەڵەی بەرپرسیارانە لەلایەن بەغداوە ئەوەیە زۆرترین سوود لە گازی عێراق وەربگرێت واتە گازی عێراق لە هەرێمی کوردستان یاخود گازی عێراق لە شوێنەکانی دیکەی وڵاتە زۆرترین سوودی لێ وەرگرێت ئەگەر بە گەشتێکی ئاسایی ئاسمانی بەسەر عێراقدا هاتوچۆ بکەیت زۆرترین شت کە بیبینی کاتێک لە پەنجەرەکۆ سەری دەرەوە دەکەی گازی عێراقە لەلایەن فلێرەکانەوە دەستێنرێن لە کێڵگە نەوتیەکاندا مامەڵەی ئەمریکاش نزیکبوونەوەی ئەمریکاش ئەوەیە عێراق ئەو گازی خۆی بەکار بهێنێت تاوەکو وزەی خۆی بەرهەم بێنێت و سربەخۆ بێت پشت بەخۆی ببەستێت و پشت بە هاوردەی ئێرانی نەبەستێت زۆر باشە جەنابی باڵوێز هەر با لەسەر وزە بمێنینەوە بەڵام ئەم جارەیان باسی گاز لە ئێوە ناپرسم باسی هەناردەکردنەوەی نەوتی هەرێم دەکەم بۆ خۆتان باش دەزانن عێراق هۆکار بوو بۆ ڕاوەستانی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان و زیانی نزیکەی 25 ملیارد دۆلاری بە خۆی گەیاندووە یەکێک لە داواکاریەکانی ئەمریکاش هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستانە بەڵام تا ئێستا عێراق ئامادە نییە ئەو کارە جێبەجێ بکات ئەگەر جێبەجێی نەکرد خوێندنەوەتان چی دەبێت بڕۆم وایە تۆ ڕاست دەکەی هەڵوێستی حکوومەتی ئەمریکا ئەوەیە عێراق و هەرێمی کوردستان نەوتی هەرێمی کوردستان هەناردە بکرێت لە ڕێگەی هێڵی بۆڕی نەوتی عێراق تورکیا و بنێردرێتە بازاری جیهان ئەمە بۆ عێراق ڕاستە بۆ هەرێمی کوردستانی شکارێکی لۆژیکی و ڕاستە بۆ کۆمپانیا نەوتیەکانی ئەمریکاش بەرهەمهێنەرەکانیش لە هەرێمی کوردستان کارێکی دروستە ئەمە سیناریۆیەکی بردنەوەیە پێشنیازێکە هەموو تێیدا براون ئەم ئیدارەی دۆناڵد ترامپ شار دەخاتە سەر بەغدا هەژمونی خۆی لەسەر بەغدا بەکاردێنێت تاوەکو ئەو هێڵی بۆڕی نەوتیەی تورکیا بکرێتەوە زۆر باشە جەنابی باڵوێز با من پرسیارێکی کە لە ئێوە بکەم عێراق سیاسەتی برسیکردنی خەڵکی کوردستان پەیڕەو دەکات کە ئەمە زۆر کارێکی ناعادیلانە و نامرۆڤانەیە پێ وایە ئەمریکا ڕۆڵێک لەمەدا بجێڕێ کە نەهێڵێ عێراق چیتر خەڵکی کوردستان برسی بێت بڕوام وایە هەڵوێستی ئەمریکا ئەوەیە لەم ئیدارەیەدا
ئەو هەڵوێستەشی هەیە کە بەغدا لەگەڵ هەرێمی کوردستان کار بکات بە گوێرەی دەستوری عێراق. بۆیە چونکە ئەو دەستورە بنەمایە بۆ پەیوەندیەکانی نێوان بەغدا و حکوومەتی هەرێمی کوردستان. هەڵوێستی ئەمریکاش ئەوەیە دەستور پێویستە کارتێکەری یەکلاکەرەوەی پەیوەندیەکانی بەغدا و هەرێمی کوردستان بێت. ئەمەش واتای ئەوە دەگەێنێت هەرێمی کوردستان جۆرێک لە ئۆتۆنۆمی هەیە، جۆرێک لە سربەخۆیی هەیە، بەڵام لە هەمان کاتیشدا بەغدا بەرپرسیارەتی لەسەرشانە. زۆر باشە. جەنابی باڵوێز لە لایەکی ترەوە ئەمریکا داوای هەڵوەشاندنەوەی هێزەکانی حەشدی شعبی دەکات، بەڵام تا ئێستا حەشدی شعبی هەروەکو خۆیەتی. هۆکار چییە ئەمریکا داوای هەڵوەشاندنەوەی هێزەکانی حەشدی شعبی دەکات؟ من بە شارەزانیم لەم بوارەدا، بەڵام بڕوام وایە زۆر گرنگە باش بۆ بەغدا سربەخۆ بێت، بە تەواوی سربەخۆ بێت، واتە خۆی ئاسایش خۆی کۆنتترۆل بکات، نیگەرانی بەشێک لە میلیشیاکان کە ئێستا لە عێراقدا چالاکیان هەیە ئەوەیە ئەوان لەلایەن حکوومەتی عێراقەوە کۆنتترۆل ناکرێن، جڵەو نەدراون. ئەمەش نیگەرانیەکی بەردەوامە تا ئێستا ماوەیەکی دیاریکراوە بەردەوامە. ئەمە لە بەرژەوەندی ئەمریکادایە کە حکوومەتی بەغدا لە کۆنتترۆلدا بێت، دەسەڵاتی بێت، هەر میلیشایەک پابەندی حکوومەتی عێراق نەبێت و لەژێر کۆنتترۆلی ئەودا نەبێت، ئەمریکا دەیەوێت ئەو دۆخە بگۆڕدرێت. زۆر باشە. جەنابی باڵوێز، ئەگەر عێراق لە بواری ئابووری و سپیکردنەوەی دۆلاردا کە بە ئاشکرا دیارە پابەندی داواکاریەکانی ئەمریکا نەبێت، پێشبینی دەکەی سزای قورس لە بواری ئابووری بە دیاریکراوی بەسەر عێراقدا بسەپێنرێت؟ سیرکەن حکوومەتی عێراق وەکو وڵاتێکی خاوەن سربەخۆی خاوەن سەروەری عێراق واتە ئەوەیە خۆی بڕیاری خۆی بدات لە بواری دەستورەکەیدا، لەبارەی سەرکردایەتیەکەیدا، لەبارەی یاسا نیشتیمانیەکانیدا. ئەگەر سەیری ئابوووریەکەیشی بکەین بە هەمان شێوە. بۆیە پەیوەندیەکانی ئەمریکا لەگەڵ عێراق پەیوەندیەک نییە کەسێک کە خۆی بەسەر کەسێک بسەپێنێت ئەوی تریش قبوڵی بکات. نەخێر، هەردوو لای یەکسانن. عێراق خۆی بە شێوەیەکی سەروەرانە بڕیار بدات. بۆیە لە بەرژەوەندی ئەمریکادا عێراق سەروەری تەواوی هەبێت، نەک لەژێر هەژمونی با بڵێن ئێران بێت. ئەمە وا دەکات بە شێوەیەکی بنچینەیی پەیوەندیەکی ئەرێنی دروست بێت لە نێوان ئەمریکا و عێراق. زۆر باشە. جەنابی باڵوێز، دواپرسیار بۆ خۆ دەزانی گۆڕانکاری گەورە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕووی داوە. ئەگەر عێراق لەگەڵ ئەم گۆڕانکاریانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست خۆی نەگونجێنێ، ئێوە شارەزای هەموو بوارەکانن، ئایندەی عێراق چۆن دەبینن؟ ئایندەی عێراق پێویستە بۆ عێراق خۆی حکمی خۆی بکات. بەشێک لە گۆڕانکاریانەی کە باسی لێو دەکەن دەگەڕێتەوە سەر هەژمونی ئێران لە ناوچەکەدا. بۆیە هەژمونی ئێران بۆ نمونە لە کەرتی غەزە، یاخود هەژمونەکەی لە لوبنان، هەژمونەکەی لە وڵاتانی دراوسێ وەکو سووریا. پرسیارەکە بۆ عێراق ئەوەیە کێ حکمڕانی عێراق دەکات؟ ئایا عێراقە کە خۆی حکمڕانی خۆی بکات، یان عێراق لەژێر هەژمونی ئێران دەبێت؟ ئەمە پرسیارێکی بنەماییە، بنچینەییە بۆ خەڵکی عێراق و سەرکردەکانی عێراق. زۆر باشە. زۆر بەڕێز باڵوێز دەگڵۆسلۆت، باڵوێزی پێشووی ئەمریکا لە ناتۆ، ڕاستەخۆ لە واشنگتۆنەوە لەگەڵمان بووی. گەلێک سوپاس بۆ ئێوە، کاتێکی خۆش.